لە قۆناغی دووەمی خولی نایەبی کوردستان و هەفتەی 23 پێشمەرگەی هەولێر دوو خاڵی گرنگی لە بەرژەوەندی یانەی شێروانەی یەکەمی ڕیزبەندی لەدەستدا. ئەمەش دوای ئەوەی بووە میوانی یانەی دەربەندی خان. ئاڵپشت بەهاندەرانی یاریزانانی یانەشین پۆشەکە هاتنە نێو لاکێشەی سەوزی یاریگا و هەر لە سەرەتاوە بە بەهێزی دەرکەوتن دوای چەندین هەوڵ بۆ دروستکردنی جیاوازی لە ئەنجامی یاریەکە. زانیار حەسەن بە ئەسێستی ڕەزا عەدنان تۆڕی گۆڵی ئەحمەد ڕێبواری گۆڵپارێزی یانەی پێشمەرگەی هەولێری هەژاند. دوای تۆمارکردنی گۆڵی یەکەم بە ئەندازەیەکی زۆر یانەی میوان پاشەکشەیان بۆ نیوە یاریگای خۆیان کرد و توانیان تۆڕی گۆڵەکەیان تا کۆتایی هاتنی گێمی یەکەم بپارێزن. لەگەڵ دەستپێکردنی گێمی دووەمی یاریەکە ڕاستەوخۆ دادزی نەیجیری گۆڵی بەرامبەربوونی بۆ یانەی میوان تۆمار کرد و هیوای بۆ هەولێریەکان گەڕاندەوە. بەڵام سەرەڕای دروستکردنی چەندین مەترسی لەسەر تۆڕی گۆڵی خانەخوێ بەبێ ئەنجام کۆتایی هات و ئەنجامی یاریەکە بە گۆڵێک بۆ هەرلایەک کۆتایی هات. سپاس بەخوای ئێمە بە خاڵێک ڕازی بووین هەرچەند یەک دوو حاڵەتی گومانایی هەبوو بەداخەوە بە تایبەت لە گێمی دۆما پەنارتێکی زۆر وازە هەبوو کاکی ناوجیوان لە سوودی ئەمە بڕیاری نەدا بەداخەوە ئەم حاڵەتانە زۆر جار پاتە بێتەوە تەسیراتی نەرێنیە بێ لەسەر ئەنجامەکان بەناوی خوای گەورە وەکو جەناب ئاگادار یعنی ئەو ئەنجامە بۆ ئێمە باش نەبوو لەبەر ئێمە یەکێک نێوتیپانێکەوە ڕکابەر دەکەن سەر دەسێنای نازناوەکە بەڵام لە جێمی یەکەمدا ئاسی تیپەکەمان وەکو پێویست نەبووە جەینترەوە کەش و هەوای یاریەکە کەشەوەکەی کە گەرم بوو یان ڕەمەزانە بەڕاستی کاریگەری هەبوو لەسەر یاریزانەکانمان لە جێمی دوم ئێمە هەوڵماندا خۆمان ڕێخستەوە شێوازی یاریکردنمان گۆڕی توانیمان گۆڵ تۆمار بکەین و چەندی هەڵی ئاسانیشمان لەدەستدا ئێمە ئینشاڵڵا ئەکید تعویزی ئەو خاڵانەی کە لە دەستماندا ئەوڕۆ لە یاریگای دەربەندی خان لە یاریەکانتردا تعویزی دەکەینەوە. دەربەندی خان 21 یاری لەم وەرزەدا ئەنجام داوە و 7 برنەوە و 8 بەرامبەر و 6 شکستی هەیە 37 گۆڵی تۆمار کردووە و 27 جاریش تۆڕی گۆڵەکەی هەژێنراوە و لە ئێستادا بۆ کۆکردنەوەی 31 خاڵ لە پێنجەمی ڕیزبەندی خولەکە دەبینرێت. پێشمەرگەی هەولێریش بە کۆکردنەوەی 43 خاڵ لە پلەی دووەمی ڕیزبەندیەکە دێت و شێروانش بە سوودبینین لە قەیرانی دارایی یانەی برایەتی بە 46 خاڵ لە یەکەمی ڕیزبەندیەکە دەبینرێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندی خان.